ناو شاری کەرکووک ئەوەی کە لە پرۆژەی کەیوانەوە دێ لە 100 یعنی شیاوە بۆ خواردنەوە لە هەموو ڕوویەکەوە. من خۆشمێکم لەوانە کە ئاوی بۆ ڕێخۆم بەڕاستی هیچ ئاوی دەرەوە ناکڕم. شۆراو لەلایەنی سوێریەوە بالعکس لە ناو شاری کەرکووک گەلێ باشترن، ئاوەکەی ئەوان شیرینترە تاوەکو ناو شاری کەرکووک. بەڵام پەنجعەلی نسبەیەک ینی سوێریتایە بەڵام شیاوە بۆ خواردنەوە، چونکە ئێمە ئەم ئاوا فەحسەکرێ سەحا دەرەچێ فەحسیەکە با بڵێن لە ژنەیەکی بێلایەنیە بە کەیفی خۆی ئەسوڕێتەوە لە ماڵان بێ لە محلاتی دەرەوە بێ نمونە وەرەگرێت و ئەی با فەحسیەکەەوە ئەینەرێ بە وزاری سەحا. لیژانی خۆمان هەیە بە هەمان شێوە ڕۆژانە یعنی سامپڵ وەرەگرن و فەحسیەکەن و نەتیجەکە ڕوا لە بەغا دێتەوە لە هەر شوێنێکە ئەگەر گومانیان هەبێیان شیاو نەبێ بۆ خواردنەوە کتاب دێتوەڵێ ئەم لەو شوێنە کە وەرتانگرت بە ناوی ماڵەکەش ئەنووسێت لە فڵانە شیاو نییە بۆ خواردنەوە. و چەنەها بیریش لە ناو شاری کەرکووکا دامان خستۆ بەهۆی ئەوەی کە فەحس کراوە چۆتە بەغا هاتوۆتەوە توێتی شیاو نییە ئەو بیرە داخراوە.